بە کولتوری جژن گۆڕانکاریەکانە با درێژایی مێژوو جژن لەگەڵ ئەوەی کا بۆنەیەکی ئاینیە وەکو بەخشیشێکە کە لە دوای مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەم جژنانە دانراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا کولتورێکی کۆنی هەیە کە تێی دەبتابتری ناو کووردا لەگەڵ ئەوەی کە سمبولێکی ئاینی هەیە بەڵام سمبولێکی کۆمەڵایەتی و کولتوری کوردەواریشی هەیە کە تێیدا لە کۆندا ئەم جژنانە وەکو بەسەرکردن وەکو زیندووکردنەوەیەکی بۆ نە کۆمەڵایەتیەکان هاموشۆی خزمانگردن ئازایی هاموشۆکردنی یەکتر خواردن لە نقڵ و لە شیرینی یەکتر هاوبەشپێکردنی شیرینەکان لەگەڵ یەکتردا ئەمانە کولتورێکن کە بە درێژایی مێژوو لەناو کورد و لەناو ئیسلامدا بوونی هەبووە جا با بزانین ئەم کولتورێک و خۆی ماوەتەوە مێژوو لە ئێستادا دووبارە خۆی دەنوێنێتەوە یاخۆی گۆڕانکاری مێژوویەکان کاریگەریان لەسەر گۆڕانکاریە کۆمەڵاتیەکانیشەوە بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز نیازی مستەفا توێژەری کۆمەڵاتیەکە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن کاگنیاتی سڵاو لێ بێت باش بەخێر بێت کورساتت بینێ کاگنیازی دووبارە بەخێر بێت و جژنت پیرۆز بێت کاگنیازی جژنی ڕەمەزان جژنی قوربانیش ئەم جژنە ئاینیانە لەناو کوردەواریدا لە کۆندا بەڕاستی چێژ و تامێکی تایبەتی خۆی هەبوو خەڵک زۆر بەگوڕوتینەوە پێشوازیان لە جژنی ڕەمەزان دەکرد جژنی قوربان دەکرد جا بەبزانین گۆڕانی مێژوو گۆڕانی کات گۆڕانی زەمن پێگەیاندنی جیلی تازە ئەمە کاریگەری هەبووە لەسەر گۆڕانکاری لەو کولتورەدا هیچ کاڵبوونەوەیەک تۆغبوونەوەیەک جیاوازیەک گۆڕانکارێکی تێدا ڕووی داوە بەڕای بەڕێزە بەڵێ ڕاستە خۆی کە ئەو دوو جژنەی ئاماژۆپیە جژنی ڕەمەزان جژنی قوربان جژنیشی ئاینین مەراسیمی ئاینی کۆنەوە لە کۆنەوانێت لەم ناوچەیە کراوە بەڵام ئەو جژنانە لە لای خۆمان لە کوردەواری کۆمەلگای کوردەواریە نەریتیی تایبەتی کۆمەڵایەتی کوردی تێکەڵاو بووە یعنی با بڵین پێش ئیسلام دیانەتی تر هەبوو لێرە ئایا زەردەشتی وە ئایا چیتر بووە ئەوانش تقوسی خۆیان هەبوو ئانشتی خۆیان هەبووە کە وەختی ئیسلام هاتووە ئەو عاداتە کۆنانەیەکی کۆمەلگای کوردی کە هەبووە لەگەڵ ئیسلامەتی تێکەڵاو بووە تێکەڵاو بۆ بە نەریتێکی جوانی لێ دروست بووە و ئەم نەریتە ئەوەنی کەم بەش بە حاڵی خۆم کە لە بیرم بێت لە ساڵی شەستەکانەوە کە ئیتر تەمەنم لەوەری 89 ساڵ بووە و تا ئێستا ساڵ بە ساڵ کاڵترە بێتەوە ساڵ بە ساڵ کاترە بێتەوە یعنی چۆن یعنی لە ساڵانی شەستەکان و هەفتاکانە زۆر بەهێزتر بوو زۆر خۆشتر بوو زۆر چێژی زیاتر بوو وەنەوعیشی تر بوو ئێمە گەر بینە سەرباخی دۆخی سیاسی بکەین دایمە سیاسی لە ناوچەی کوردستانە جێگیر نەبووە دایمە مەشاکلی ئاژاوەیە کە ئەنی تومتیژێ لە حکوومەتی مرکزیەوە هەبووە بەڵام لە قەزای جژنەکانە و لە قەزای نەریتی و ئەو عاداتانی بەڕێوە چوون دایمە بە شێوازی خۆش ڕۆشتەوە باشە کاگنیازی هەڵبەتە بە درێژایی کادوکو بەست لەسەر دەکەیت کە جژنەکان ڕەنگە لە ڕووی نەریت و بۆنەوە گۆڕانکاری بەسەردا بێت بە دیاریکراوی لەم ساڵانەی دواییدا جژن چۆن دەبینن ئایا ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانی کە یاخود ئەو پەیوەندیانی کە لە جێژ نابوونیان هەبووە لە ڕووی مێژووی و گۆڕانکاریەکی زۆر گەورەیە یاخود بە جۆرێک لە جۆرەکان دەکرێت بڵێ بۆ شێوەیە نییە وڵا گۆڕانکارێکی زۆر گەورەیە یان گۆڕانکاریەکە بەرەو نەمانە ڕات بەرەو یعنی ئێستا هەمووی بۆ مناڵم تۆ بتوانیت لە کە بەیانی جاران جژن کەڵە سایت دەستی پێ ئەکرد لە دوای نوێژی بەیانیەوە یەکسەر هاتوچۆکە هەبوو لە بینی دراوسەکانە نەکات هاتوچۆکان من باسی خۆمەکەم ماڵی ئێمە لە گەڕێکی عقاری ماڵی مام هات بۆ لای ئێمە پیرۆز باوکم برا گەورە بوو اینجا هەردووچمان ئەچین بۆ لای ماڵی باپیرم لە شێخان بوون ئاوە دەستمان پێکرد اینجا دوای ئەوە ئەچوونە خزمەکانی تر اینجا دەرو دراوسێ دراوسێ کە دانیشتین ینی چێژ باوکمان چێژان لێ قسەکردن نەکرد دەمێ بوو یەکتیان نەبێت فرسەتێک بوو بۆ ئاڕۆک بۆ گۆڕنەوەی قسەکردن و ئەو بیرۆڕایان و معاناتی یەکتر و معانتی ئێستان بەڕامەوە سێ لە دانیشتن کۆمەڵێک لەگە ڕێزم بۆیانە بەانی جەژن هەڵەسێ یەکێک هەڵەسێ بە دوای چێکە و 15 بە دوایە و هەموو ئەڕۆن بەم ماڵ و بۆ ماڵ و ئاتا نقڵەکەمان بەری بڕۆین نقلی چیم بەرێ ینی خۆ جەژن ئەوە نیە نقڵەکەم بەرێ جەژن ئەوەی کۆیمە دانیشتن تۆزە قسە بکەین تۆزە گفتوگۆ بکەین ئەوە جژن لێپرسینەوەیە لێپرسینەوە لە تەندروستی لە سیحەت لە وەزعی مالی لە زۆر شت باسکردن
هەواڵپرسینە لە کۆندا دژن چۆن بوو جەژن جارێ پێشە مشتێ جەژن پێش باسی مناڵی یەکەم ینی مناڵ پێش دەژن بە چەند ڕۆژێکەوە مناڵ ئیتر خولیای ئەوە بوو جلی جەژن بکڕێ ئیتر هەموو کرد جلەکان بەرگەکانی جەژنی ئەکڕی بەیانی جەژن هەڵەسا ئەو تەمەەن باسی ئەگر اینجا جای کەمەوە پیاوە ئاوانێکم لەسەر باپیرم بەیانی زوو جەژن ئەچوو بۆ مزگەوتی گەورە ئەوە نوێژی جەماعەتی لێ بکردایە باش لە هەر کوێ بووە ماڵی بەڵێ زیاتر خۆی کەسێ مزگەوتی گەڕکی خۆی بزمانی باپیرم لە شێخان بوون لەبەر مزگەوتی گەورە مهمتر ئیتر ئەمە مەراسیمی بەیانەکەیتی اینجا زۆر ماڵیش ئەوە ئەبواە قوبڵی و قەیسەکەی تیا بواە بەیانیان نانی بە کەلتوری بە ئیسلێمانی نانی ئەبێ قەیسەکەی تیاابی ئەوە تاو فەرزە درەوە لە سنە دەرەوە باش ئیتر دوای ئەوە دابەژەکرا مناڵ لە تاکو 10 ساڵ و 11 ساڵەوە ئاینەکانی ئەو لەزەتەکانی ئەو جۆرێ بوون لەو گەورەتر جۆرێ بوون و گەورەتر جۆرێ بوون ئێمە مناڵ بووین حەزمان نەکرد یەکسەر بچینە لای بەردەکی سەرا سینەما یەکێ لە شتە مهمەکان بوو باشە اینجا دوای ئەوە ڕسم هەبوو دروست کرابوو شکلی ڕسم بوو بەڵام تۆ چیتە پێش ڕسمەکان و ڕسمێکە دەگرت لە ناو تارا بووی لە ناو شتێکا بووی دەرەچووی ئەمە لەزەتێکی تر بوو اینجا دوای ئەوە خواردنی ئەو شتانی هەبوو ئەمبەروەرید و نازانم مەحەلەبی و چی و چلوورە ئەهات و ئەو کڕاتر لە جژنانە مامۆستا ئەمە هەبووە بەڵێ خۆی لە کاتی تریشە هەبوو بەڵام لەوە زیاتر کارەکە زیاتر ئەوتوانێت جژدانە بیکە ئیتر نییە تۆ پارت پێ بۆ جیفان ناڵەکە سەفریکا طبعا ئەو چەرگ و فەلەقەکەی پیر مەسوورەوە ئەوە یەکێ بوو لە شتە مهمەکان کە وایە ئەچوو بۆ ئەوێ پارەی خۆشی لێ تەواوە کرد اینجا عربانە هەبوو عربانی یەک ئەسپی و دوو ئەسپی دوو ئەسپیەکانیش پاریان گرانتر بلێ یەک ئەسپی ئەسپەکە بەڕاستی خۆی زیاتر هینی بار هەڵگری بوو ئەوە زۆر مناڵی تێچوو بەڵام دوو ئەسپێکە جوانتر بوو تر ئەو چاکترە کرد بەڵێ مامە بۆ مامە حەمەوەمانە فەڕێکیان پێ کردیت و بە ناو شارە بەڕاستی ئەو عەربانانە شتێکی زۆر مهم بوو بەداخەوە نەماوە ئێستا لە شارەکانی من لە وڵاتانی زۆر چوون لە مەغرب لە مصر لە تورکیا هەیە شارە سیاحەکان ماوێنە تا ئێستا مابینەوە سەر بابەتەکەی خۆمان بابەتێکی خۆمان ئیتر بەڵام گەنجەکان ئەوەی کە گەنج بوو ئەو ئەچۆ مەسەلەن ئەچوو بۆ سەرچنار ئەچوو بۆ شانانی تر شوێنی دەرەوە سەیرانیانە کرد ئەرزەکار بوو ئافرەت لە ماڵەوە یعنی بەتەمەنەکان و گەنجەکان زیاتر ئیستقبالی میوانیانە کرد ئیتر یعنی بەم شێوازە ڕۆژەکانی جەژن بەشێوە مامۆستا لە کۆندا بۆ شێوازە ڕۆشتۆ لە ئێستادا زۆر ئەڵی سەدەیەک تێپەڕیوە بەسەر 50 ساڵ یاخۆ 40 ساڵ 30 ساڵ بەر لە ئێستادا ئەم گۆڕانکاریە بۆچی ئایا گۆڕانکارەکە ئیجابیە ئایانەوەی ئێستا ئەمە دەخوازێت کە بۆ شێوازە جەژن بەڕێ بکات یاخۆ جەژن کولتورێکە سمبولەکە دەبێت بۆ شێوازەی کە هاتە بۆ شێوازە بەردەوام بێت زانیی خۆی زەمان ناتوانانی ئیقاعی زەمان بوەستێنی و زەمان لە گۆڕانکاریی سەریعایە جیلی تازەیەتە جیلی تازەیەتە پێشەوە شتەکان ئەگۆڕێ بەڵام ئێمە ئەبی ئەومان لەبیر نەچێ قەیناکە بە ئەوە هەبێ ئەو سەریعیە هەبێ با بڵین ئەو جیلە تازەی کە ئێوێ بەڵام ئەوە نەمان لەبیر نەچێتەوە نەریتە کۆنەکانی شتە جوانەکان بمێنێتەوە لێپرسینەوە هەبێ لە یەکتری لە خزم لە کەس لە کار هەواڵپرسین ڕێزگرتن یعنی ئێستا من لە حەزی شتێکم کردو کە لە پەتێکی زۆر لە ئەڵمانیا ژیاوم ئەو جالیانێ ئەو کەسانی کە لە ئەوروپا ئەژین ینی هیچ بۆ نمونەیەکی لەوانە خەڵ تورکەکان لێوێن تورکەڵم تورکا لەوانەیە کوردی تایە و ئەنواعی قەومیاتی تریایە لە جەژنا تا ئەم دەقەیەش لە ئەوروپان یعنی کە ئەبێ هەموو بچنە سەر ماڵە بەتەمەنترینیان بافیرە هەموو بە ژن و بە کوڕ و بە مناڵە و کۆمپلێت دەستی ئەو پیاوە ماچەکەن لە ئەڵمانیا ژەژین و لە سەدەی ئێستاشان لەم یعنی هێشتیانەتەوە ئەویان هێشتێتەوە ئەو ڕێز و خۆشەویستی بۆ گەورە بۆ لە خۆیان گەورەت چەند ئێمە بتوانین تەحافظ بە کولتوری جەژنەوە بکەین
ئەبێت هەموو خێزانێک ئەو باوکو و دایکە ئەو باوکو داکە خۆی چی بینیوە وەختی خۆی محاولەکە دەمزەردی کاتەوانی فێری کاتەوە بۆی مناڵەکەش گوناحی نییە مناڵەکەش چیە بینێ مناڵەکەش هەر تەلەڤزیۆنە بینێت و ئایپاتەکەی بینێت و ئایفۆنەکەی بینێت و خۆشتا نابینێت. باشە هەڵبەتە لەم جژنەیە پامی خۆت بۆ سواوی هاوڵاتیان بۆ بینەران بۆەوەی کە ئەو نێریتانی باسی دەکەی جارێکی دیکە زیندوو بێتەوە و منداڵ بگەڕێتە ئەو بۆن و بەرامەی کە لە کاتی خۆیدا لە جژندابوونی هەبوو پامی بەڕێستان چییە؟ پامین جارێ من پیرۆزبایی لە هەموو کوردیەکەکەم لە هەر شوێنێک بژی لە دنیا ئەوە بەتایبەت لە شاری سلێمانی تەبایی خۆشەویستی هەبێت لە بینی هەمووانە بتوانن کە جەژن ڕۆژەکانی تریشان بوێ بە جەژن هەر جەژن نەبێ ڕۆژەکانی تر بێ بە جەژن دروستکەن بۆ خۆتان بۆ خۆتیان. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز نیازی مستەفا تێژەری کۆمەڵاتی سپاس بە تۆ سپاس بۆ ئامادەبوونە زۆر بەخێر بیت بەخێر ئێوەش.